فەرمی ئیشتا باوکم لە حیاتا مابوو، وفاتی نەکرد بوو، بەڵام باوکم لە ڕووی جسم و تەندروستیەوەی تر سیحەتی زۆر باش نەبوو. ڕۆژێ بانگی کردم فەرمی مەلا عوسمان لەمەولا ئیتر من کلیلی حجرە و فەقێ و تەدریس ئێمە دەستی تۆ، بەڵام لە 3 مادە ئیمتیحان دەکەم، پرسیارەکانیشت ئێمێ بڕۆ دوای هەفتەیەکی تر وەڵام بەرەوە. گوتم ئەی بۆ قوربان هەر ئێستاکە ئیمتیحانم ناکەیت و مۆڵەتم بۆ دامەنێ. ئەڵێ ئەو شوێنانەی کە باوکم پێی شوێنێکی سەخت بوون لەو کتێبانەی کە خۆی گەرەکی بوون پرسیاری لێ کردم و کوتی منیش بە لوتفی خوای تەعالا وەڵامێکی جوانم دایەوە و سەری ماچ کردم و کلیلی دامێ فەرمی ئیتر لە مەولا تۆ لە شوێنی منە مدەڕیس و جێگەداری منی. مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز مەشخەڵی غەڕابوونی ئیسلامی. مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز لە ساڵی 1922 لە گوندی پریسی سەرو لە هەڵەبجە لە خێزانێکی دیندار لەدایک بووە کە لە بنچینەدا بنەماڵەکەیان خەڵکی گوندی هەناروی سەر بە شاری سەید سادقن. باوکی مەلا عەبدولعەزیز مامۆستای مزگەوتی گوندی پریس بووە و حوجرە و فەقێی هەبووە. مامۆستا مەلا عوسمان لە گوندی پریس و لە حوجرەکەی باوکی دەست دەکات بە خوێندن، پاشان لە گوندەکەی خۆیانەوە دەڕوات بۆ گوندی تریفە و لای مامۆستا مەلا ساڵح عەبدولکەریم ناسراو بە مەلا ساڵحی گەورە کە ئامۆزای خۆشی بووە هەموو زانستە سەرەکیەکان دەخوێنێت. مامۆستا ڕەحمەتی لێبیتن شەخسیەتی جوای هەبوو، کەس لەو سەرۆک حزبانە پێشیرەن دەکات کەسێک. چەند سەفرێکمان کردووە لە بۆ سعودیەی لەگەڵ مەسئولی حرەمەین کە دانیشتوین یان لەگەڵ مەسئولی علاقات خارجی کە دانیشتوین، بە هەمان شێوە مامۆستا ڕێزیش تایبەتی هەبووە، لە فندقی تایبەتیان داناوە و زۆر جاریش لە قەسری ئەمیریان داناوە لەبەرەوەی مامۆستا کە شەخسیەتێکی ئیسلامی بووە و شێخێکی بەتەمەم بووە، ڕێزی تایبەتیان لە جەنابی مامۆستای گرتووە کە دەچووە وڵاتان، بە تایبەتی چەند سەفرێکی تورکیامان کرد لەگەڵ چەند ئەندام سەرکردایەتی مەکتەب سیاسیەک. بەڕاستی جەنابی مامۆستای زۆر ڕێزی لێدەگیرا. ئەو کاتی مەتار نەبوو، یعنی فڕۆکەخانە نەبوو لە هەولێریان لە سلێمانی بچین بۆ تورکیا، دەبایە بە سیارەی بڕۆین، لە حدودیش ڕەت بین بەناو کۆمەڵێک بربەسدا بڕۆین. بەڵام ئەو کاتی وڵاتی تورکیا کە عیلمانیەکان حکمیان دەکرد، بەڵام کاتی کە چاویان بە جەنابی مامۆستای دەکەت سوبحان الله، یعنی زۆر ڕێزیش تایبەتیان لەو کابرای دەگرت. يعني خلق الريزي دقر بدو ساعة 3 ساعات 5 ساعات ساوري دقر تردد بولا حدود بلام زناي ما مستعان بانك دقر لجاتي لبروج راوستين وقت خلق ما مستعان دبر دجولوا مش لقال لسون زرو دادنشتين ريزي شي باشان لدقرتين باسبورت كان بخيراي لبو ختم لدا داينو دسون ولاتي تركيا بهمان شي وكل مطارج دهاتينا خواري ريزي شي تايبتي وقت شيخي شي ناوسكا لما مستعان دقر وهر چند نشي عند ناسي بس ما مستا سبحان الله هیبتێکی هەبوو لەو بارەیەوە چونکە لەبەر ئەوەی تەقوایەکی باشی هەبوو لەگە خوای پەروەردگار ڕاست بوو و هەروەها عەقیدەیەکی زۆر پاچی هەبوو و لەو کاتیش کە دەچوونە لای ئەو ئەحزابانە وێندەر یان دەچوونە وەزارەی خارجی یان دەچوونە لای جەنابی ئەربەکان کە ئەو کاتی حزبی ڕەفایان پێدەگوت، لەوێش بە هەمان شێوە ڕێزێکی تایبەتی هەبوو. یەک لە جارەکان جەنابی ئەربەکان بە مامۆستای فەرموو یەکەشی لەگەڵدا بوو ناوی عەبدولا فرات بوو، کورد بوو، گوی دەیبێنە پەرلەمان، بەڵام پەرلەمانی تورکیا لەو کاتی نەدەبا هیچ کەسێک بستە ژوورەوە ئللا دەبایە قاتی لەبەر بیتن و هەروە ڕیباتی ببەستیتن. بەڵام جەنابی مامۆستا ئەو کۆمەڵی ئەمە کە لەگەڵیدا بووین بە زلچی مامۆستایەتی و بە زلچی مەلایەتی چوونە ناو پەرلەمان. ئەگەر ئەو برایانەی کە لەگەڵمان بوون بە بیریان بێتن باوەڕ بکەن لە پەرلەمان تقریبان بینایەکان نزیکەی 5 تابق دەبوو، لە زۆربەی پەنجەرەکان پەنجەرەیان کردبووە ڕسمی مامۆستایان دەگرت کە چۆن هاتینە ژوورێ و چوونە ناو پەرلەمان بەو شێوەی کەوا لایوان زۆر شتێکی غەریب و نامۆ بوو. زۆر بە هەیبەت بوو، ئینسان ئەیبینی یعنی ناڵم لێ ئەترسا بەڵکو بەڵام زۆر شەرمان لێ ئەکرد، شەرمان جاوە حاڵەتێکە ئینسان وەکو بڵی شەرم لێکی بکات لەبەر ئەو
هەندێک وەکو بڵێ کردەوەی ناباش یا حتا سوعبەت یا نازانم چی نەمان ئێورا لە خزمەتیا بیکێ یعنی لە بۆ چونکە هەیبەتی هەبوو مامۆستا بەبێ ئەوەی تونند و تیژی بەکاربێنێ ئەوە مهم بوو یعنی بەبێ ئەوەی لە یەکێ تووڕە ببێ بەبێ ئەوەی خوانەخواستنێک بێت بەڵام مامۆستا هەیبەتێکی هەبوو لەبەرەوە لەو بوارەیشە بەڕاستی ئێمە وەکو بڵێ ینی قودوەیەک بوو هەموو ئەو سیفەتانەی کە لە حەزرەتی عوسمانە ڕەحمەتی خوای لێبێ ئاماژەی پێکراوە پێم وایە ئەو سیفەتانە هەموو لە جەنابی مامۆستا مەلا عوسمانە بەرجەستە بوو لە ڕووی مادیەوە پیاوێک بوو خۆویست نەبوو هیچ کاتێک نەباسی پارەی دەکرد نەباسی دینار و دۆلاری دەکرد و زۆر زیاد دەیوت قدیم بە ئێمەیان دەوت کە ئیخوانەکان ینی جەماعەتی کۆمەڵی برایان و ئیخوانەکان ئێوە ئەمریکا هاوکاریتان دەکات دۆلاری ئەمریشتان هەیە مامۆستا دەیگو وەڵڵی هەتا ئێستا یەک وەرەقەی دۆلارم لە حیاتی خۆم نەدیوە قەت باسی پارەی نەکردووە بەڵام لە کاتی وی خوای پەروەردگار ڕزقی خۆی و ڕزقی بزوتنەوەکەی دەدا و بەڵام قەت مامۆستا تازیر نەبووە لە ژیانی خۆی چون ئێستا مەدەبینین لە عالەمی ئیسلامی و غەیری ئیسلامی ناو علمانی و ئیسلامیەکانیش زۆر لە سەرکردەکان خەریکی تیجارەتن بە خۆیان و بە خانەوادەکانیانەوە بەڵام جەنابی مامۆستای ئەبەدەن لەو شتەی زۆر زۆر دوور بووە یعنی قەتم نەدیێ کە یەک مەسەنە وەکو بلێ یەکەم شەخص بی لە ناو حیزبێک هیچ مەسەنەن تەماحی دنیای نەبیت ئاسانەی دەزانی مەسەرەن ئەو پارەیەسی ئەو شتەچی ئەوەنتیە مەسەن چەند جار ئەوەمان کردیە کە چوینە بۆ جێیان پارە و شتمان کۆ کردەوە یەکسەر ئەو پارەیە بەبێ ئەوە یەک فرسی دەستکاری بکرێتن هەمووی تەحویلی مالیە بزوتنەوەی دەکرد ئەو کاتەی دوای شەڕی بزوتنەوە کە لەگەر یەکێتی ئەمە لە مەسیب مامۆستا من هەر لەگەر مامۆستا بووم تقریبان تا ساڵی لە 94 بنین نهایەتی 94 تا 98 زۆر لەگە مامۆستا یەک لەوانە مامۆستا لەوێ بەڕاستی زۆر دنیاوە نەویست بوو مەسەلەن ڕۆژێک ئەمن ئەو کاتە لە مەکتەبی مالێژ ئیشم دەکرد ئێمە تقریبان حەوتەشت خانومان هەبوو و مەقەڕات کە مەقەڕەکان زیاتر لە مەسیف سەلاحەدین بوو لە پیرمان بوو گوتم کارەبا زۆر کەم بوو دوو ڕۆژ جارێک چەند ساعتێک دەهات و نەدەهات ڕۆژێک چم لای مامۆستا گوتم مامۆستا حەز دەکەم مۆلدەیەک لە بۆ بکڕم مۆلدەی بچووکیشە بۆ ئەو کاتەی لەبەر ئەوی میوان دێ و شەو تاریکە و هەمووی فانۆس و لەمپە و ئەوە بوو گوتی دەتوانی بۆ هەمویان بکڕی گوتم ناوەڵە مامۆستا ئیمکانیەتمان نییە چکو مۆلدە هەر کڕێنەکە نییە و بەنزینی دەوێ ئیشکردنی دەوێ گوتی دەنا بۆ منیش نابی بکڕێ منیش نامەوێت یان بۆ هەموو خانوەکان دەکرد بە هەموو مەقەڕەکان دەکرد دەنا بۆ منیش مەکڕە بەڕاستی دەتانم بڵێم لەو سەردەمەی شخصێکی تاک بووە کەوا لە ڕووی مادی هەردەم فکری لە نەکردەوە بەڵام خوای پەروەردگاریش لە بۆی فەراهەم کردووە ئەو کاتێک کە ئەمن لە مەسیف بووم لە شەهیدمان هەبوو پارەش کەم بوو دوسێ وەجبە هات وە هەر شەهیدی هەندێک مەبلەغێکمان دەدانێ ڕۆژێک چوومە لای مامۆستا گوتم مامۆستا کوڕەکەی جەنابیشت شەهیدە و هەرچەند شەهیدەکان فەرقیانە لای جەنابت بەس یعنی پارەمان دایتەوانە جەنابیشت لەوانە پێویستت پێبی بۆ خۆت و بۆ خۆت سەرفیکە گوتی نا قبول ناکەم و پارەم ناوێ و بانە بیتن یعنی قبولی نەکرد مەسەرەن کە پارەی وەرگریتن و پارەی شەهیدی کاک زوێر و کوڕەکانی وەرگریتن مامۆستا بێجگە ئەو معاشەی کە لە ئەو قاف وەری ئەگەر هیچ جۆرە بژەویەکی تری ژیانی نەبوو تەنها ئەو خانوەی هەبوو لە مزگەوتیشا لە پاڵ مزگەوتی شافعیە کە مامۆستا حتا ئەو ڕۆژەش هیجرەتی کرد و هەڵبجەی بەجێهێش خانوەکەی هەردار و گڵ بوو زۆر جار مامۆستا لە 20 مانگا کە پارەی پێنە ئەمە پیاوێک هەبوو خەڵکی عەبابەی لێ بوو دوکانی قوماشی هەبوو حاجی شێخ حەسەن هەموو جارێ منی ئەنات ئەی فەرموو مەلا ئەحمەدیان پشۆ لای حاجی شێخ حەسەن 10 دینارم بە قەرز بۆ بێنە ئەچووم لە حاجی شێخ حەسەنم بوو جەنابی مامۆستا فەرمێتی 10 دینارم بە قەرز بۆ بنێرێ 10 دینارەکەی ئەدامێ ئەمبر بۆ خزمەتی مامۆستا کە معاشی وەرەگرت پارەکەی بە تەواوی نەئەخستە گیرفانی بە شوێن منە ئەگەڕا منیە دۆزیە و خێرایی فەرموو ئەوە 10 دینارەکە بەرەوە بۆ حاجی شێخ حەسەن والله مامۆستا تا بڵێ ئینسانێکی سەخی بەرهەمە چاپکرا و چاپنەکراوەکانی مامۆستا بریتین لە تەفسیری قورئانی پیرۆز بە زمانی کوردی کە لە زینداندا دەستی پێکرد و تاکو ئێستا یەک چاپی چەند جوزئی و 2 جار چاپی تەواوەتی کراوە لە دەبەرگدا شەرحی صەحیحی بوخاری بە زمانی کوردی کە تا ئێستا 2 بەرگی چاپ کراوە علوم القورئان بە زمانی عەرەبی
الأسئلة والأجوبة في أصول الفقه بزماني عربي لقل چەندین ناملكيتري راستي وفقهي وفتوى. لحقيقتها جنابي مامۆستا قۆناغ نەما لە قۆناغی داوای ئیسلامی هەمووی بینی لە سجن لە دوورخستنەوە لە هیجرەت لە جیهاد لە تەضحیەدان بە کوڕ و ئەولادی شیرینی کە هەموو ئەولاد و هەموو ڕۆڵەکانی ناو بزوتنەوەی ئیسلامی شەر بە ڕۆڵەی خۆی ئەزانی، بەڵام لە هەموویانە پێشقەدەم بووین لە ئەوەی کەوا کوڕی شیرینی خۆمان ئێمە شەهید زوبەیر لە بەرگریە لە دیفاعکردن لە سەرکردایەتی شەهید بوو، سعیدی برا بچووکم و ئەحمەدی خوشکەزایشم لە 94ەوە بەدەستی ئەو هێزانی ناویەکێتی کە دیارین کێن تا ئێستا سەرنگومن، هەرچەندە ئێمە ئەو شەڕ و ناڕەحەتیانەی کە ڕوویدا دوور بوو لە خواسی جەنابی مامۆستا، دوور بوو لە بۆچوون و لە هەوڵی جەنابی مامۆستا و حتا زانایانی ناوبزوتنەوەی شەر هەمویان ئەمانە زانایەکی شەرعزان بوون، فقهی مەقاصیدیان ئەزانی، وەکو چۆن ئەفەرمێ لە تەفسیری وأعدوا لهم ما استطعتم من قوة جەنابی مامۆستا ئەفەرمێ ترهبون به عدو والله نەک تقاتلون، مەگەر زۆرت بۆ بێت ناچار بکرێت وەکو لە قورئانیشا ئەفەرمێت. ئەیز و پەیمان ئەوێ بکەیت بە شەرت بنوودەکانی شەرعی بێت، سەر شتێک بێ موافقی شەرع بێت، ئەما بەندێک تۆ بکەی بە سۆڵەکە زەرەری بۆ ئیسلامی ئەوە دروستنی حرامە. ئەو کاتی بنچەکدار بووین، کاتی کە شەڕ دەبوو مەثەن مامۆستا زۆر دەیگوت دەخیل سەد دەخیل، ئەو قسەی زۆر دووبار دەکردەوە، دەیگوت قەت کێشەک دروست مەکەن شەڕێک دروست بی کوڕی کورد بکوژێتە چکۆ موسڵمانە، ئەوەی زۆر دووبار دەکردەوە کە کێشە دروست دەبوو بەڕاستی زۆر بێتاقەت دەبوو. لە مەزارە چەند لە سعودی بووین کە عەبدوڕەحمان و ئەوزە مامۆستا عەبدوڵغەنیشمان لەگەڵداوە ئەو 3 نەفەرە بووین، شەڕێک لای خۆمان دەست پێکردنەوە تو چار، مامۆستا زۆر بێتاقەت دەبوو، یعنی دەیگوت یەک نەفەر بریندار بی بکوژێتن ئەمن هەست دەکەم کە مەسئولم، هەرچەندە خەتای حەرەکەی ئیسلامیش نەبێتن، پێم ناخۆشە کوڕی کورد کە هەمووی خۆی مسلمانە دایک و باوکی مسلمانە و لە کۆمەڵگەی کوردەواری کە لەستا نەوەتونەی مسلمانە پێم خۆش نە هیچ شەڕێک هەڵگیرسێتن و خوێنی کورد بە دەستی کورد بڕژێت. أود أن أذكر حادثة مهمة حدثت مشكلة بين الحركة الإسلامية وجماعة الاتحاد الكردستاني جماعة جلال طلباني، واتصل بي الشيخ عثمان قال حدثت بيننا مشكلة كبيرة بيننا وبين يعني بين الاتحاد الكردستاني جماعة جلال الطلباني، ونريد أن تأتينا أنت فليح السامرائي مع أخوانك مع بعض الأخوان للصلح بيننا. فقلت على الرأس والعين. اتصلت أنا في نفس اليوم اللي اتصل بي بمان جلال كان في سوريا فقلت له يا جلال مان جلال هذا أريد آتي مع وفد للصلح بينكم وبين الحركة الإسلامية، فهل توافق على هذا؟ قال أهلا وسهلا مرحبا بكم أنت، بالنسبة لنا يعني ما عندنا مشكلة وياك أبدا، ولكن مشكلتنا ويا الحركة الإسلامية. فالحقيقة كنا سبع أشخاص حضرنا إلى كردستان عن طريق اسطنبول، وبقينا شهر تقريبا، الوفد بقى شهر يعني يحاول الصلح، وكانت مشكلة كبيرة تقريبا أكثر من 500 يعني قتيل وشهيد في هذه بيناتهم من الجماعتين، وصار تعديات كبيرة يعني صار عنف كبير بين الحركة وبين الجماعة. والشيخ علي هو وجماعته هاجروا إلى إيران، راحوا إلى إيران. أما الشيخ عثمان فتم اعتقاله وسجنه في أربيل. فإحنا حضرنا إلى صلاح الدين، واستضافنا الأخ الكريم مسعود البرزاني جزاه الله خير، وخلى إمكانيات سيارات لخدمتنا أنا وهذا الوفد. فعملنا لمدة شهر، وكان صعوبات كبيرة إلى أن استطعنا في الحقيقة أن نجمع بين الأخوين ونكتب مذكرة تفاهم فيما بينها. وفي 1 رمضان من ذيك السنة كان أول يوم رمضان، استطعنا
أن نجمع بين الاثنين ونكتب مذكرة وقعوا عليها جلال الطلباني والشيخ عثمان بن عبد العزيز، وقعوا على هذه المذاكرة وتم الصلح والحمد لله رب العالمين. خوش صدزار هذا مكتب عسكري لما زوج دولة ما عندك إلا مكتب عسكري لا دولة كي بلا ما مستدى هذا استخرس مكان ديالها من البرز ما مستدى راوستايم ويان عندهم سكرتير كاينتر لبوي باز ذكردن ديقو أما دولة تنبو دكينوا مسلمان بيوستا بقوة بيتن مسلمان بيوستا تدريب كاتن بلام قد إما أو تكمان هل نقرتوا أو تدريباش ناكين لبو بكوشداني كوري كورت تنهاد ما ندفع لخو ممكن حتى أو سروكويني أو سنوبو بحقت بسنو كمان برو بيجروي ناخوشي زور مشاكل لقر أحزاب كان هو شرها بما مستا زور متأثر ذبو أول شهر تأثيري لما ذكرت كما مستا يعني شو خويدين ذكرت زور نار حدبو لوشتانا زور خميد أخوار دائما داواشي ذكرت كوا هموشتك بسلمي وبأوحل بكريتن دور بو يعني لو كواهيت مشاكل بلا مع الأسف يعني أو من زور بمنا خوش وزور زار خلقك هبو قدري ما مساين دزاني لقل أمهم بهم بسر هاتاك بسر يمهات أو هم الشهيدان وأنا بنا حق شهيد كران أما بويا منا يجب إن شاء الله بريا من خوش يسرين كل زبير بو خوالي خوش بيا فخرك بمو بخذاك خواه بشهيدي بردي أي شنكو بويا فخرك لبر ولا قيامة روم بيا قال خواه محاسبة كرم بيجي تشيد كرم بيجي والله كرم للريت واروجتو خواه أكا همو بياس فرزة دعاءك بخواه شهيد كان من بشهيد وربقره كاك زبير كشهيد بو فرمي استا روميت بواني تربليم الصبر بقرن بلام لناخه وكوباوك خوي اقرد هولي زوري داكا كار لسر أو بكا بزافي ملتي كرد حركتي سياسي ملتي كرد رنگی ئیسلام خوازی بەخۆیەوە ببین ئیسلام پێشەنگ و چرای ئەم ڕێگایە بێ ئیسلامەتی و ئەخلاقی ئیسلامی ببێ بە تانوکۆی ڕەفتاری تاکی سیاسی کورد لە باتیەوەی دوای ئەفکار و ئایدۆلۆجیای شەرقی و غەربی بکەوێ دوای قیەم و بەهای ئیسلامیەکان بکەوێ و لەم پێناوەدا زۆر دەربەدەری کێشە و زۆر ناڕەحەتی چەشت و کوڕەکانی لەم پێناوەدا بوون بە قوربانی و بوون بە دیاری مامۆستا مەلا عوسمان بۆ پێشگای پەروەردگار بۆ بارەگای خوا. والله ئەوەلەن زۆر عالیم بوو، مثقف بوو، سەقافەتێکی تازەی هەبوو، ئینسانێکی زۆر متەواضع، زۆر بە حەیا، ئینسان بردمي دا بنشتايا كأنه لاحترام وتواضعي خوي شربك على أي مكان يشتوي برا إنسان شي زور عالي جناب وما وصام على عثمان والله هميان أما طبيعي أولى هميان باريستر ما مصاب بشي شي للجيانيا بتعبتي لم صالاني أخيرا خريك كردبو بنوسيني تفسير كيوا ما مساعدتي وابو شوانا ئەگەر میوانی نەبووایە زۆر کەمە گەیشتە سەعات دەیشەو ئیتر لە بینی سەعات 9 دەیشەوە ئەخەوت ئەی فەرموو زوو خەوتن سونەتە و زوو هەستانیش پێش بانگی بەیانی سونەتە ئیتر شەو زوو ئەخەوت پێش بانگی بەیانی بە 40 دقیقە و بە سەعات هەڵەسا خەریکی شەو نوێژ و قورئان خوێندن بوو دوای نوێژی بەیانی مامۆستا کە ئەڕۆیشتەوە مامۆستا عادەتی نەبوو بخەوێت ئەی فەرموو الصبحة تمنع الرزق خەوی بەیانیان منعی ڕزقەکە مامۆستا دوای نوێژی بەیانی دەستی ئەکرد بە نووسینەوەی تەفسیرەکەی. مامۆستا بەڕاستی ئینسانێکی متەقی بوو، ئەین لەگەڵ خوای ڕاست بوو، عەقیدەیەکی زۆر پاچی هەبوو، پیاوێکی زۆر عالم و زۆر زانا بوو، لەناو خەڵکیە جێی تەقدیر و جێی ڕێز بوو و لە دەرەوەیش بە هەمان شێوە لەناو کورد و عەرەب و فارسە مامۆستا عوسمان دەنگێکی ناوازەی هەبوو. هەر لە ژیانی خۆیان کەسێکی ناودار بوو، کەسێک بووە دوور و نزیک ناسیویانە، شایەتیان داوە بۆ عیلم و بۆ زانستی، بۆ تەقوا و بۆ خواپەرستی و ئەخلاقی جوانی و بۆ سومعە و ناوبانگی باشی. ژیان نامەی هەر کەسێ یا داوەری هەر
مامۆستایەک یا کەسێک کەسایەتێک ئەبێ خۆمان بخەینە ئەو کاتێکەوە ئەو تیاژیاوە چونکە ئێستا بەڕاستی وتاردان و وەکو بڵێ مزگەوت و میمبەر و میحراب و ئەمانە ئازاد بوون و وەکو وەڵەن جادەپان بووە ترس نەماوە بەعز نەماوە ئەو زوڵمەی کەوا ئەو کاتە بوو ئێستا نییە تا ڕادەیەک ئازادی هەیە بۆ مامۆسایان و بانخوازان و مزگەوتەکان و میحرابەکان ئەو کاتە کە جەنابی مامۆسا وتاری ئەدا ساڵەکانی حەفتا و ساڵەکانی هەشتا ئەو کاتە بەعز بوو ئەو کاتە زوڵمێکی زۆر گەورە بوو بە تایبەتی لەسەر مسلمانان و ئیسلامی و مەلاکان و خەڵکی وایە خەڵکیان ئاڕاستە ئەکرد و تیان ئەگەیاندکەوە نابێت سەر بۆ زاڵم شۆڕکەن نابێت تەسلیمی زاڵم ببن نابێت بن بە داردەسی زاڵم کە ئەو کاتە زاڵم یعنی بەعس بەعسیش هەر بیزانیە کەسی ئاوا وەکو بڵێ یعنی مەگەر ئیرادەی خوا بیپاراستایە گینا یا سجن بوو یا ئەعدام بوو یا ڕاونان بوو یا اختیفا بوو یا ئەو شتانە بوو لەبەرەوە بەڕاستی جەنابی مامۆستا لەو کاتە لەو بارودۆخەدا ئەیتوانیکەوە ئابە شێوەیە دینداری بکات و دین بگەێنێت و وتاربات و ئەلحەمدولە باسی حقیقەتی ئیسلام کە ئیسلام بۆ هاتووە بەڕاستی کە ئەفەرمێن ئەن یعبدوا الله واجتنبوا الطاغوت و مامۆستا هەمیشە ئەو مەدرسەکەی بەنسبەت ئەو ڕۆژگارەوە پلیس پەڕ بوو لە چاو شوێنەکانی کە لەگەڵ ئەوە دایمە ئەو مەدرسەی پلیسە پڕی بوو لە فەقێ باشەکان لە تارانە جارێکیان تەشریفی هێنابوو سەرۆکی هەیئەتی بزوتنەوە بوو من شەو چوون بۆ خزمەتی و تەنانەت هەر لە ژوورەکەی مامۆسایە مامەوە ئەو شەوە مامۆستا عادەتی وا بوو هەمیشە ئەگەر بڵێم نیو سەعادیا زیاتر پێش نوێژی بەیانی هەڵەسا خەریکی شەو نوێژ بوو کاتێک کە ئینسان ئەیەوێ لەسەر جەنابی مامۆستا مەلا عوسمان قسە بکە وەکو دەریایەک وایە هەر یەکە ئەتوانێ شتێک لە دەریای ژیانی پڕبەرەکەتی مامۆستا هەڵگۆزێت کە لە خزمەتی بووم غەیری قسەی خێر هیچی دیکە نەبوو بەلا ئەوەی کە گرنگم هەم کەس شاهید لۆدا من لەگە ماوەسە لە سەفەر بوویمە بە تەیارە بە سیارە لە دانیشتن لە ڕۆیشتن ئەو مامۆستا بە ڕێزا ڕۆژێک لە ڕۆژان هینی شەو نوێژی سەرک نەکردووە شەو نوێژ هەر لەگەل بووە کە هەموو وەختێک کە دەستێژێکی ئەگەر لەسەر بەرماڵەکە ڕ ئەوەستا لە تۆ وایە تەمسیل ئەکا ئەمەنە شێوەکەی جوان و ڕێک و پێک و نازدار و لەبەرچاو کە نێتی دەهینا کە ئەنەما دەچیت لە بۆ ئیشێکی زۆر گەورە بە ئەڵڵاه ئەکبەر شێوە ئەوە شانەی هەبوو مامۆستا ڕەحمەتی لێبیتن ئەگەر خەریکی تەدریس و خەریکی نووسین نەبوایە مامۆستا بەردەوام دەمی بە ذیکرەوە بوو دائیمەن لە سەفەریش یان لە حەضەریش پێدەن یان لە ماڵەوەش مامۆستا لە تەخوای خۆیدا نەبڕایە لە شەو نوێژدا نەبڕابوو ئەمن ئەو سەفەرانی کە لەگەرم کردووە یعنی باوەڕ بکەن ئەگەر لە فەندەقیش باین مزگەفتمان لێ نزیک نەبایە دەبایە بچین بۆ مزگەفتێک ئەگەر دووریش باە یان لە فەندەق لێگۆ دەبی یەکتان بانگ بدەن نوێژەکان بە جەماعەت بکەین هەتا ئەجر و سەوابەکەمان لێ نەڕواتن هەموو شەوی شەو نوێژی دەکرد ئەگەر لە ماڵەوە باو لە دەرەوە باە ینی باوەڕکەن سەفەری وە هەبووە 3 مانگ لەگەڵی بوومە ئەو 3 مانگەی نەمدیتێ مامۆستا یەک شەو نوێژی بڕواتن ینی نەک هەفتەیەک یەک شەویش نەمزانیە شەو نوێژی بڕواتن چونکە زۆربەی زار لە غورفەی پێکەوە بووینە یان زۆر لێک نزیک بووینە خوای گەورە پای بەرزکا و لە بەهەشتا ئینشاءڵڵا لە مووسڵ دەگەڕاوە شەو هاتە ماڵی ئێمە طبعاً کە هات شەو دوای ئێوارە نان خواردن ئەوانە ماندی بوو لە مووسڵ دەهاتەوە و بەیانیش گوتی دەبین نوێژی سبینە بکەین و بمگەینە نەقلیات دەڕۆینەوە گوتم باشە شەو یعنی هەر مامۆستا تقریبا سەعات و نیوەک خەوت و ئەمیش لەبەرەوەی لە ماڵی ئێمە بوو دیتم مامۆستا هەرستا و خەریکی دەست نوێژ و شەو نوێژ بوو ئەمن خۆم ئەو کاتە طبعاً کە گەنج بووین ساڵی 80 عمران 29 ساڵێک بوو زۆر شەرم لە خۆم کردوتم مامۆستا لە سەفەرە بەو عمرە بەو ماندی بوونە هەرستا شەو نوێژ بکە و ئێستا ئەو کاتە تێگەیشتین کە شەو نوێژ چ تەسیرێکی سەر ئینسان هەیە و مامۆستا چ تەقوایەک و چ ئیمانێکی هەبووە تیژ لە بەرچاومە شێوازی نوێژکردنی حتا نیەتهێنانی هەر بۆ ئەوەی کەوا لە سەرەتاوە ئەچێتە خزمەتی خوا و هەموو موسڵمانی ئەبێ وابێ بڵێ ئەڵڵاه ئەکبەر خوا لە هەموو شتێک گەورەترە
ئەو جەنابی مامۆستا بە شێوازێت جسمی ئەلەرزی و دەستی پێوە دیار بوو و ئەیویست کە ئەو لەفزە بفەرمێت الله ئەکبەر پێوە دیار بوو بەڕاستی مخلیصە دڵسۆزە ئیخلاسێکی جوانی هەبوو تەقوایەکی جوانی هەبوو و بەڕاستی مامۆستا لە سلوکیە هەر ئینسان کە ئەچووە خزمەتی ئامۆژگاری ئەکردین لە دەرزوتنەوە لە هەموو شتێکە بەڕاستی سوودمان لێ ئەبینی کە هەڵسا بۆ شەو نوێژ لە شەو نوێژەکە ئەمبینی ئاوا بەیەنی یەکەوتە لەرزە و بەیەنی حرەکەی تیەکە و لە تاو ترسی خوای گەورە یعنی ترسێکی وای هەبوو مامۆستا عوسمان یعنی نازانی چۆن ئەو ترسی مامۆستا عوسمان کە هەی بوو لە خوای گەورە بەیانی بکەین و خۆلاسە تعبیری لێ بدەینەوە. جارێک لە تورکیا مؤتەمەرێک هەبوو لە ئەنقەر دەچوینە ئەستەمبول بە قیتار دەچوین قیتارمان ئەوە کردبوو مامۆستا لەم حەتەی قیتار گوتی ئیلا دەبی قیبلە لە چێ منیش گوتم مامۆستا وەڵڵاهی نازانم چۆن قیبلە تەحدید کەین لێرە شەو بوو هەندەی نەما بوو بچین ناو قیتارەکە دوایی هەر خۆی گوتی باشە مشکلە نییە شەو لە ڕێگا وەختێک ئێمە دوو ژوور بوو ژوورمان گرت بوو من و کا عەبدوڕەحمان لە ژووری مامۆستاش لە ژوورکەی تر بوو قیتار لە شوێنێک وەستا دیتم مامۆستا هاتە دەرێ خەریکی دەست نوێژە گوتم مامۆستا چ دەکەی گوتی وەڵا دەست نوێژی دەشۆم شەو نوێژ دەکەم لە ناو قیتار لە سەفەر یعنی لە ئەنقەرە لە ئەستەمبول یعنی ئەو مەوقیفە زۆر تاسیری لێکردم بەڕاستی مامۆستا یعنی ئەم پیاوە لەوەتەی فامی کردوتەوە لەوەتەی چۆتە ناو کایی کۆمەڵایەتی لە کوردستانە لە ناو زانایان و مەلایان و خەڵکانی دیندارە بە کەسێکی دیندار پابند بە شەریعەت و کەسێک تەنانەت بە هەموو شێوەیەک خۆی لە گوناهی سەغیرەش پاراستووە خۆیشی لە مەکروهات پاراستووە لە عیبادەتیشە ئەو کەسەی کە لە پشتیەوە نوێژی کردبێ تام و چێژێکی زۆری لەو نوێژە ئەبینی کە لە پشتی مامۆستا عوسمانەوە دەیکە ئەو ئاوازە حەزینەی کە لە کاتی قورئان خوێندنە هەی بوو ئەو سیما نورانیی کە هەی بوو و ئەو شەو نوێژەی کە بەردەوام بوو لەسەری یعنی هەمیشە کە لە سەفەرە لە خزمەتی یابوویتایە پێش نوێژی بەیانی ئاگاد لێ بوو مامۆستا هەڵەسێ عیبادەتی خۆیەکە یعنی لەو کاتەدا کە خەڵک خەوتون مامۆستا عوسمان بێدار بوو وەکو شیعرەکەی بێسارانی ئەڵێ شەوەن خەڵوەتەن ماڵ بێئەغیارن عالەم گرد وتەن دۆست خەبەردارن هەموو شەوێ پێش بانگی بەیانی بە نیو سەعات بە 40 دقیقە بە سەعات لە ماڵی خۆیانەوە ئەهات لە پێشی هەیوانی مزگەوتی شافعیە خەریکی شەو نوێژ و حتى ئەیتوانی شەو نوێژیە کرد دوای شەو نوێژەکە بە هەیوانەکەیە ئەگەڕا دەوری قورئانیە کردەوە لەبەر ئێمە بە خوێندنی قورئانی مامۆستا کە دەوری ئەکردەوە بۆ نوێژی بەیانی فەقەکان خەبەرمانە بۆوانی ئەمە قیمەتی مامۆستامان نەزانی پاشۆیەکە وفاتی کرد ئەوجە هەستمان کرد کا و مامۆستای چۆن وەکو بلێ سەیوانە بوو لەسەر بزوتنەوەی ئیسلامی و لەسەر کوردستان بەڕاستی وەکو پێویست قەدری نەزانرا وەکو پێویست ئەبوو لەلایەن هەموو خەڵکی کوردستانە وەکو مەرجعێکی فکری و فقی حسابی بۆ بکرایە بەبوونی مامۆستا عوسمان بەبوونی مامۆستا شێخ محەممەد بەبوونی مامۆستا شێخ سدیق بەبوونی مامۆستا شێخ لەتیف ئەم زانە بەرزانە یا بەبوونی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود نەدەبوو گەنجانی کورد فتوا لە دەرەوەی کوردستان وەربگرن مامۆستا لە ڕەمەزانانە جارجار نەیەهێش من بچم بۆ مەلایەتی عادەتی فەقیوا بوو ڕەمەزانە نەچوو بۆ مەلایەتی بۆ شتێکی دەستکەوێ مەسەلەن ڕەمەزان ئەی فەرموو تۆ لای ئێمە بە بەشۆخی فەرموو تۆ مەلای ئێمە بە ئەم ڕەمەزانە مەسەلەن ئەگە بچی لە دەیەکا مەلایەتی بکەیت چەندە دەستەکەوێ مەسەلەن ئەم گوت 10 دینار ئەی فەرموو من 10 دینار زیاتر دەیەمێ مەسەلەن ئەم ئەی فەرموو ئیشەکەی تۆ ئەمەیە ئەم ڕەمەزانە لە مزگەوتە مەسەلەن تەرتیبی مناڵەکان بکەین دەرسی قورئانی مناڵەکان بۆ ئەوی لە کاتی تەراویحا مناڵەکان ڕێک و پێک بن تەراویحەکە بە جوانی بکەین وەکو بڵێ وەکو کاروباری مزگەوتەکە
شەوانە دوای تەراویح مامۆستا جارجار ئەهات ئەوانەی کە ئەماینەوە مزگەوتی شافعیەکێک بوو لەو مزگەوتانە کە هەمیشە جمەیە هات لە گەنج و لە مناڵ مامۆستا مناڵەکانی ئەکردن بە 6 حەلقە جاری وە ئەبوو بە 10 حەلقە هەر 5-6 کەسێک مامۆستایەکمان بۆ دا ئەناو دەوری نیو سەعات 40 دقیقەیەک فێری قورئانمانەکردن مامۆستا خۆی کام حەلقەیان لە هەمویان مناڵتر بوون ئەچوو دەرسی بۆ حەلقەیان نەکوت حتا لە زمانی بەعسا ئەوەتانێ هەموو پۆلێک لە مەکتەبەکانە ڕابەرپۆلێکی هەبوو ڕابەرێکی بەعسی بۆ ئەوەی بزانێ ئەمە کێ پێشمەرگەیە و ڕفاقەتی کی ئەکا ئەم تەلەبە و ئەم شتانە فۆرمێکیان بەو تەلبە پڕەکردەوە باوکت کێ و براکانی کێ و کێتان لە دەرەوەی و کێتان خوشکەکانی چێ بۆی هەموو شتێک ئاگان لە هەموو ماڵێ بێت چیەکەن اینجا لەم مناڵیانە پرسی ئەچی بۆ مزگەوت لە چ مزگەوتی نوێژ ناکەی وەڕەفیقەکانت کێن یەکێک لەو مناڵانەی کە لە ئیبتیدائیا بوو لە 3 5 ئیبتیدائیا بوو لە زیمنی ڕفیقەکانیا کە نووسیبی مامۆستا مەلا عوسمانی بە ڕفیقی خۆی نووسی بوو ئەویش پرسیاری کرد بوو ئەم مامۆستا مەلا عوسمانە کێیە کە تماشا کە ئەمە مامۆستا مەلا عوسمانی گەورەیە یعنی ئەم پێی عەجایب بوو یعنی چۆن ئەم پیاوە گەورە یعنی توانویەتی بێتە ئاستێکی وە ئەم مناڵانە بە ڕفیقی خۆی و بە هاوڵی خۆی بزانن ئەوەندە بتوانێت مامەڵەی جوان بێ لەگەڵ ئەم گەنجانە لە ئێمە لە پلیس بووین زۆر متەدەین بوو جاروبارە حاجیەکان کە ئەهاتنەوە لە حەج تەسبیحێکیان پێیا بوو لە تەسبیحەکە مورویەکی تیا بوو موروەکە تۆزێ ڕسمی بیت یا ڕسمی مەرقەدی پێغەمبەری تیا بوو مامۆستا مەلا عوسمان دەستێکی جوانی ئەگرت لەسەر بانەکە ڕووی ئەکردە قیبلە تەسبیحەکەی ئەگرت بەدەستەوە سەیری بیت یا سەیری ئەو مەرقەدی پێغەمبەری ئەکەی صلی الله عليه وسلم لەو تەسبیحە ئەمجا شیعری مەولەوی بە لەهجەی هەورامی ئەخۆنەوە ئێستاش تاموچێژی ئەو شیعرانە و ئەو دەنگە جوانە و ئەو دیمەنە جوانە هەر لە دڵمایە جا ئیمجا جار بە جارێکش دڵی پڕ ئەبوو ئەگریا فەرمێس کۆن ئاهاتە خوارەوە چاوەکانیە مامۆستا کاتێکە ناوی پێغەمبەرە برا صلی الله عليه وسلم دەستیە کرد بە گریان جاری وا هەیە کە باسی سەحابەکان ئەکرا دەستیە کرد بە گریان کاتێک کە مامۆستا نوێژی دا ئەبەست یعنی کە ئەی فەرموو الله ئەکبەر وەکو چۆن شاخێک بەهەژێ بجوڵێتەوانێ مامۆستا هەموو بێنی مامۆستا حرەکەت و جوڵەیە کرد مامۆستا زیاتر ئەو ئاەتانەی کە باسی ئاەتی عەذاب بوونایە لە غەیری نوێژە مامۆستا دەستیە کرد بە گریان ئەمانە حاڵەتێک بوونیا لە خوا نەخواست لە شوێنێکە شکستێکی مسلمانانی ببینایە یا مەسەلەن مسلمانێک لە وڵاتێکە ئیعدام کرایە مامۆستا غەمدایە گرت و فرمێسک بە چاوەکانیە ئەهاتە خوارەوە و وەکو بڵێ چەندین دایان جار بینیومە کە فرمێسک لەسەر ئەو ڕووداوانە بە دەموچاوی مامۆستایە هاتۆتە خوارەوە جا ئەوەی کە من لە یادم بێ و بیلم بەڕاستی بفقدكم فقدت بترا كاملة وعالما بالعلم كان عاملا مامۆستا مەلا عوسمان ئەم شیعرە پڕ بە پێستی بوو یەکێکی تر لەوانە کە لەو زەمانەیە پێم وایە پێش مامۆستا مەلا عوسمان هیچ کەسێک نەیکردبوو ئەویش بریتی بوو لەوە لەو لە حەفتاکانە هاواریەکان هەبوون کە ئێستا مەشهورن لە هەڵەبجە جارجارێکە هاتنە خزمەتی مامۆستا مەلا عوسمان کە کچیان ئەدا بەشوو ئەیان گوت پێمان خۆشە ئەم کچە ڕاستە ئێمە هاوارین بەڵام ئێوە خۆتان بە تەریقەی خۆتان بە شەریعەتی ئیسلام چۆن کچێک لە کوڕێک مارە دەکەن ئەو کچەیشە ئێمە ئابە و شێوە مارەکەن هەموو جارێ مامۆستا مەلا عوسمان ڕەحمەتی خوای لێبێ منی ئەنار منیش جارجارێک ئەم گوت ئاخر قوربان خۆ ئەمانە باوەڕیان بەخوا نییە یا باوەڕیان بە ئیسلام و بە پێغەمبەری ئێمە نییە مامۆستا مەلا عوسمان قسەیەکی فەرمایشتێکی زۆر جوانیە فەرمی کوڕی خۆم ئەمانە خۆ ئێمە بۆیان مارەکەین و بۆیان مارە نەکەین ئەوان ئیشی خۆیان ئەنجام ئەدەن بەڵام ئەوان مادام ڕازین لەسەر ڕێبازی ئیسلام بۆیان مارە کرێ با ئێمە دڵیان نەشکێنین ئەمە خاڵی یەکەم خاڵی دوو هەمیش ئەمە ئەم پەرژینە نەشکێ ئەم دیوارە نەشکێ یەکسەر ئەم کوڕە بیدەن بەم کچە مادام پێی خۆشە با ئەم سنوورە نەبەزێ ئێمە لێیان مارەکەین ئەو کوڕ و کچەیشە ئامۆژگاریەکیان نەکەین
من بەبیرم ێ چەندین لەوانی کە مامۆستا منی ناردووە لەوێ شایەتمانم پێهێناون هاتن لە دەرەوە لە خەلیجەوە و هەروەها لە پاکستانەوە حتا زلام هاتبوو لە هیندستانەوە بۆ خزمەت مامۆستا مەلا عوسمان کە بیستوبیان ئاوا پیاوێکی ئاکار شیرین ڕئیسی حزبێکی ئیسلامیە زۆر خۆشحاڵە بوون ئاهاتن چەند شەو ئەمانەوە لە خزمەت مامۆستا و ئێمەش لە خزمەتیان نابووین فەرمی دوای نوێژی عیشا کە مزگەوتی شافعی نوێژمان کرد و مامۆستا چووە بۆ ماڵەوە منیش لە خزمەتیا چووم و تۆزێ دانیشتم و وتم قوربان فڵانی کوڕم مناڵەشکۆلەکەمان زۆر نەخۆشە و بۆیە هاتووم بۆ خزمەت تۆزێ دوعای خێری بۆ بکەی ئەفەرمێ مامۆستا هەر ئاوا ڕووی کردە قیبلە و دەستی بەرز کردەوە و کۆمەڵی دوعای بۆ ئەو مناڵەشکۆلەمان کرد وتی کە چوومەوە بۆ ماڵەوە مناڵەکەمان چاوی کردبووانێ و وەکو بڵێ گڕووگاڵیە کرد دوعاکانی وەرگیراو بن لای خوا مامۆستا مەلا عوسمان شتێکی علمی بەدەستەوە بوو خەریکی نووسینی بوو حەزی ئەکرد پرس بە مامۆستا مەلا ڕەحیم بکە و دڵنیاش بوو لەوە کە مەلا ڕەسوولی سەرگەڵوی مەلایەکی گەورە و زانا و دانایە حەزی ئەکرد لەو بابەتەشەوە کە پرس بەو بکە ئەوەی کە من مەبەستم بێ ئەو مامۆستایە شتی خۆسەری نەئەکرد شتێکی گەورەی بکردایە هەمیشە پرسی بە مامۆستانی تر ئەکرد ڕای ئەوانیش پرس و ڕای خەڵکی کەشی وەرئەگرت جارێک لە خزمەتیان نابووم مامۆستا عومەر شتێکی ئەخوێندەوە لە زاد المەعاد ئەویش گوێی گرتبوو دوایی گەیشتە بابەتێکی زۆر ڕوحی ئیمانی مامۆستا عومەر وەستا و دڵی پڕ بوو سەری بەرز کردەوە بۆ جەنابی مامۆستا مەلا عوسمان ئەویش سەیرێکی ئەوی کرد بە چاو بە تیلی چاو یەکتریان ئەخوێندەوە هەردووکیان ئەکوڵان و ئەگریان بەس منیش گەنجێکی سەرەتایی بووم ینی سەرەتای گەنجێتیم بوو دەوری 19 ساڵ بووم لەو ئاستە ڕۆحی ئەوان نەبووم تا لەو کاتا تەفاعل لەگەڵ حاڵەتە ڕۆحەکەی ئەوانە بکەم بەڵام لەزەتێکی هەبوو بۆم هەتا ئێسش لەبیرم ناچێت ئەوە یادگاریەک و یادگاریەکی تر کە هەرگیز لەبیرم ناچێت لە قتەیەکی مهم بوو شەوێکی زستانی زۆر سارد لە ماڵیان بووم لە پاوە لەو شەوە زۆر ساردا سەرمایەکی زۆر لە سەریاس هەڵی کردبوو ئەو خەڵکی تیا ئاژیا ئەمیش کە خۆی بە مەسئولی ئەو خەڵکە ئازانی پەنجەرەی ژوورەکەی کردەوە و هەوایەکی سارد بە ڕەشەباوە ئەهاتە ژوور یەخەی کراسەکەی کردەوە بۆی ئەو سەرمایە ئەدا لە خەڵک لەویش بەدات کە هەر کاتێ ناوی خوای ئەبرد کە ئیو جەلە جەلالوهو لەرزی لێ ئاهات کە ناوی پێغەمبەری ئەبرد ئەگریا کە ناوی خولەفای ڕاشیدینی ئەبرد ئەگریا کە باسێکی قەبر و قیامەت ئەکرا لەرزی لێ ئاهات و ئەگریا و نە لە شەو نوێژەکەی زۆر ئیسیفادەمان کرد چاوی لێ بکەین نە لە عیلم و عیرفانەکەشی جەنابی مامۆستا بۆ خۆی قازانجی کرد هیچ زەرێکی نەکرد بەڵام مەحرومکردنی ئەو بزافە لەو ڕابەرە شەرعیە بەڕاستی زەرێکی گەورە بوو زیانێکی گەورە بوو بە بزوتنەوە بە تێکڕای کاری ئیسلامی و سەحوەش دیمەنی زەردەخەنەی شیرینی کە لە ماڵەوە دائەنیشت زۆر جار قسەی خۆشی بۆ ئەکردین یان سیرەت جەنابی باوکم زۆر معجەب بوو بە سیرەت زۆر حەزیە کرد کە هەموو کەسێک سیرەت بخوێنێ حتا ئەی فەرموو حەدیث زۆر جار کاری مەلاکانە سکاری عولەمایە بەڵام سیرەت پوختەی فەرمودەیە و تەطبیقاتی فەرمودەیە جەنابی مامۆستا طبعاً بە ئیمامی شەهید حەسەن بەنا زۆر معجەب بوو بە بەدیع الزەمان سەعید النوڕسی زۆر معجەب بوو بە شێخ سەعیدی پیران هەر زۆر معجەب بوو حتا لەگەڵ نەوەکانیان دائیمەن عەلاقاتیشیە کە کاتێک لە تورکیا بووین و پاش ئەوەش لە نووسەرەکانە لە ڕاستیە بە شەهید سەید قوتب زۆر معجەب بوو چەندین جار ئەو فیضلالەی خوێندوێتەوە و تەوسیەی خەڵکی شێکرد بیخوێنێتەوە و حتا لە کاتی
بڕیاری لە سێدارەدانیدا نامەیەکی جەنابیان و جەنابی مامۆستا مەلا ساڵحی گەورە کە پێکەوە نووسیان داوایان کرد لە حکوومەتی میسری کە ئەو ئیجراعاتە ستەمکاری ڕاگرێ بەدەستی خۆی دای بەدەستی سەفیری میسریەوە لە بەغا بە گریانەوە داوای لێکرد کە ئەو معجب بوو بە شەهید عەبدوڵڵا عەزام هەم بە تەلەفۆنی و هەم بە نامە ڕەفتیان هەبوو و بە قادەی ئیسلامی ئەفغان و معجب بوو بە ئوستاز نەجمەدین ئەربەکان وەکو برا یعنی هەرچی قادەی عالەمی ئیسلامیە زۆربەی زۆریان عەلاقە و پەیوەندیەکی زۆر بەهێزیان هەبوو هەمویان بە برایەکی عەزیز و سوودیان وەرەگرت لە ئەزمون و لە حتا لە تێبینی و بۆچوونەکانیان معجب بوو بە مامۆستا یوسف قەرزاوی کە لە دیداریشە من لە خزمەتیان نبووم بە حەقیقەت مامۆستا یوسف قەرزاوی زۆر معجب بوو بە جەنایی ئەو ئێمە میوانی ئیمارەتیەکان بووین ئیمارەتەکانتان فڵان لێرەی حەزێک فەرمی ئەرە وەڵڵا من خۆشمەوێ وەڵڵا کە هۆڵی لە ئوتێل بوستان بووین ئەو باوکم فەرمی منەچم ئاو نەیەقەی ناک کە چوین هۆڵێکی درێژ بوو کڵاوێکی لەسەرا بوو هەروەکو مەلای خۆمانە کەوایەکی ئەوە بوو کەواکەی هینی بێنە بە پەلە ڕای کرد بەرە شێخ ئاوە بەڕاکردن ئەڕۆیشت و شەیخەنا ئەحبەبناکە قبل أن نراك. ودعتهم الأمة في هذه الفترة الشيخ عثمان عبد العزيز من علماء كردستان ومن حملة الدعوة الإسلامية الذين ذادوا عنها ودافعوا عن حرماتها وحملوها إلى الناس عشرات السنين أيضا ودعناه في هذه الفترة. لە 12/5/1990دا و لە کۆتا گەشتی بۆ دەرەوەی وڵات لە دیمەشق مامۆستا مەلا عوسمان ڕۆحی پاکی بۆ بارەگای خودا گەڕایەوە. مەراسیمی هێنانەوەی تەرمی مامۆستا و ناشن و تازیەکەی بێوێنە بوو گەورەترین مەراسیمی فەرمی و جەماوەری بۆ ئەنجامدرا. 3 ڕۆژ ماتەمینی فەرمی لە هەرێمی کوردستان ڕاگەێنرا. سەرۆکایەتی هەرێم و هەردوو ئیدارەی سلێمانی و هەولێر و سەرۆکی حیزب و سەرۆکی پارتە سیاسیەکان و وەزیر و بەرپرسەکان و هەزاران جەماوەری کوردستان بەشداریان تێدا کرد. بە جۆرێک تەرمی مامۆستا لە هەر شارێکەوە تێپەڕیایە خەڵکی شارەکە دەهاتنە سەر شەقام و بە گۆڵ ماڵ ئاواییان لە مامۆستا دەکرد. لە ئێران لە شارەکانی پاوە و سنە و مەریوان و لە لەندەن و لە دیمەشقیش تەعزیی فەرمی بۆ بەرپاکرا جگە لە هەڵەبجە و هەولێر. من بۆ نەوەکانی ئایندە قساکەم تازەی ئەوەی ئەوانەمان کەوە ئەو خەسارەتەمان لە خۆماندا داواکەم لە گەنجانی ئەمڕۆنەوەکانی ئایندە ئەگەر سەرکردە لە ناویانە هەڵکەوت مەرجەع لە ناویانە هەڵکەوت کەسی خواناسی باش زانای باش لە ناویانە هەڵکەوت بە دەستێکی تون بیگرن پشتی بەرنەدەن هاوکاری بن. بە خاک سپاردنە حەدەسێکی زۆر گرنگ بوو ئەویش بەڕاستی شایانی بوو مامۆستا لەوەش زیاتری بۆ بکرێت. بە مەردی ژیا بە مەردی مرد ئینشاءالله لە ڕۆژی قیامەتشا بە مەردی زین و ئەبێتەوە. ئەمە قیمەتی مامۆستامان نەزانی پاشۆیەکە وەفاتی کرد ئەو جە خەڵکێک هەبوو قەدری مامۆستای نەدەزانی وەکو پێویست قەدری نەزانرا تازە لە دەست دەرچوو. مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز مەشخەڵی غەڕابوونی ئیسلامی